بەڕێزان گفتوگوێم بابەتانە دەکەین تا چەندە کورد ئامادەیە بۆ گۆڕانکاریانی کە لە ناوچەکەدا ڕوودەدەن و یەکێتی پارتی وەکو دوو حزبی باڵادەست لەسەر سێرەمی کوردستان ئامادەن بۆم گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوودەدەن چی بکرێت دۆخی کورد لەم ڕووداوانەی کە ڕوودەدەن بەکوێ دەگەن ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکا محەممەد ئەمڕۆک و سیاسەتمەدار و چاودێری سیاسی لە لامانە بە خێراتی سەر چاو کاکەوە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ کاکەوە چۆن دەڕوانیتە ئەو گۆڕانکاریانی کە ڕوویاندا لە ناوچەکە دەوترێ ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ بە دەستوخەتی ئەمریکی و ئیسرائیلی دروست دەکرێت لە ناوچەکە. بەڵێ زۆر سپاس سڵاو بۆ ئێوە بە بینەرانیش لە ڕاستیدا لە دوای 7 ئۆکتۆبەری ساڵی 2023 کە ئەو پەلامارەی با بڵێن لەلایەن حەماسەوە کرا بۆ سەر ئیسرائیل سەرەتایی با بڵێن دەستپێکردنی پرۆسەیەکی بەرپراوان بۆ تەواوی ناوچەکە دەستی پێکرد و سەرنجامەکەی ئەوە بوو کە بینیمان لەم مەرحەلەیەدا حکوومەتی و ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا ڕووخا و ئێستا کە دەرگای ناوچەکە بەسەر زۆر گۆڕانکاری گەورەتر کراوەیە و بەپیعلی هەموو لایەنەکان هەموو ئەو دەوڵەتانی ناوچەکە بووە تەواوی دنیاش لە ئامادەکاریدان بۆ ئەوی چۆن بتوانن بەرژەوەندەکانی خۆیان لەو گۆڕانکارانە بپارێزن و پێگەی خۆیان لێرە بەهێز بکەن و ئەو دەستکەوتانە هەیەیان بووە کەڵەکەی بکەن زیاتری بکەن و نەهێڵن کە هەڕەشە بکەوێتە سەر بەرژەوەندەکانیان. من پێم وایە ئەم ساڵی 2025 و ساڵی 2026 دوو ساڵی زۆر گەورە و گرنگ دەبن پڕ لە گۆڕانکاری زیاتر دەبن و ئەم دوو ساڵە دەبێتە هۆی ئەوەی کە سەر لە نوێ دابشکردنەوەیکی تری پێگە و باڵانسی هێز و بەرژەوەندەکان لە ناوچەکە دێتە پێشەوە بە فعلی دەتوانین بڵێن ڕۆژ هەڵاتێکی تری ناوەڕاست دێتە پێشەوە کە گۆڕانکاریەکان ئەگەر هەر لایەنێک هەر دەوڵەتێک نەتوانێت خۆی ئامادە کرد بێ بۆ ئەوەی وەکو یاریکەرێک لەم گۆڕەپانە سیاسیە ڕۆڵ ببینێ و بەرژەوەندەکانی خۆی ڕەچاو بکات پێم وایە زەرمەند دەبێت لە گۆڕانکاریەکان. باشە هەندێک پرسی ئاشتی لە تورکیا و ڕژاندنی بابەتە لە ئێستادا دەبەستنەوە بۆی تورکیا دەیەوێ ینی دەزانێت گۆڕانکارێکی گەورە بەڕێوەیە و ڕەنگە بۆ کورد جۆرێک لە دەستکەوتی تێدا بێ بڕیارەکە بڕیاری نێودوڵەتیە بۆیە دەیەوێ ینی ئەمە لە چوارچێوەی جۆرێک لە ئامادەکاری خۆیەتی بۆیە پرسی ئاشتی دەوروژێنێ لە تورکیا ڕوانینی تۆ چییە بۆ ئەوە؟ من بۆ خۆم پێم وایە من لەگەڵەوەم ئەکید یعنی پێم وایە زۆر بەمان لەگەڵەوەین کە پرسی کورد پێویستە بە ئاشتیانە چارەسەر بکرێت و مافەکانی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان ینی دابین بکرێت و ئەو دەوڵەتانی کە تا ئێستا ملیان نەداوە بۆ چارەسەرکردنی ئاشتیانی کێشەی کورد زەرری گەوریان بەرکەوتووە هەم لە کورد هەم لە نەتەوەکانی تری با بڵێن ئەو دەوڵەتانی تێدا دەژین. بەڵام ئێمە من جارێ لەم قۆناغە پێم وانیە پێویست بکە کە خۆش باوەڕ بین پێمان وابێ کە ئەو پرۆسەی کە ئەردۆگان و باخچەلی ئێستا کە با بڵێن زیاتر بۆتە وتەبێژی پرۆسەکە کە هاتوۆتە پێشەوە دەیانەوێت چارەسەری کێشەکە بکەن و وەبدەکە چۆتە ئیمرالی و ئێستاکە لە گەڵ هێز و لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەدان مەرج نییە ئەمە پێم وایە دەیانەوێ ئاشتیەک با بڵێن لە ناو دوو کەوانە ئاشتیەکی تورکیایی یانی تورکی لە ڕوانگەی خۆیانەوە لە ڕوانگەی دادوگەشە پێدان و مەهەپەوە بۆ ئەوی بتوانن گۆڕانکارێک بکەن و پرسی کورد چارەسەر بکەن بەو شێوەیە کە بە هیچ شێوەیەک جارێشتر کورد نەتوانێت بەرەنگاری دەوڵەتی تورکیا ببێتەوە وەکۆی لە ساڵی 1984ەوە پەکەکە ڕوبەڕووی دەوڵەتی تورکیا بۆتەوە و شەڕی کردووە. من تەمەنا دەکەم کە بەنیەتێکی سافەوە ئەوە بکرێ و گۆڕانکاریەکە چونکە سەرنجام لە بەرژەوەندی تەواوی نەتەوەکانی تورکیا دەبێ و تورکیا بەهێزتر دەکات. یعنی یەکێک لە خاڵە لە هەرە لاوازەکانی دەوڵەتی تورکیا لە ماوەی دایان ساڵی ڕابردوودا مەسەرەی چارەسەر نەکردی کێشەی کورد بووە. ئەگەر ئەوان گەیشتنە ئەو قەناعەتی کە پێویستە چارەسەری کێشەی کورد بکرێ و بێتە نقطەی هێز بۆ تورکیا پێم وایە کارێکی باش دەکەن و کوردیش بێگومان دەبێ لەو ڕوانگەیەوە بیر بکاتەوە ینی کوردی هەر یەکێک لە پارچەکانی تر ینی دەرز لە ڕابردوو وەربگرین پێم وانییە ینی ئێمە بە شۆڕش توانی بێتمان سەرکەوتنی گەورە یان بە هێزی بە شەڕی چەکداری بتوانین سەرکەوتنی گەورە بەدەستبێنین پێویست بەوە دەکات کە ئەگەر سەردەمێک هاتە پێشەوە و زەمینەی ئاشتیانەی چارەسەرکردنی کێشەی کورد هاتە پێشەوە هەنگاو بنرێ بۆ ئەوەی بتوانرێت بە ئاشتیانە چارەسەر بکرێت و کورد
لە ڕاستیدا من بەداخەوە دەڵێم ینی کورد با بڵێن خەونێکی لە مێژینەیە ئەوە بۆ کە دەوڵەتێکی سەر بەخۆی هەموو چوار پارچەکە بگرێتەوە دروست بکات ئەم خەونە پێم وایە لە بارچووە ئەم خەونە لانی کەم لە مەرحەلەی ئێستا و مەودای مامناوەند و تا ینی هینیش نایەتە دی. لەبەرەوە پێویستە کێشەی کورد لە چوارچێوەی دەوڵەتەکان خۆیان چارەسەر بکرێت. ئەوە واقعەکە خوێندنەوەی منە ینیەوە لانی کەم با بڵێن ڕێی منە بۆ خوێندنەوەم بۆ مێژووی چەندین ساڵی ڕابردووی کورد لە هەموو پارچەکانی کوردستان و ئەو واقعی بە تایبەتیش لە هەرێمی کوردستان هاتە پێشەوە. ئەوەی سلماند ینی کورد ناتوانێت دەوڵەتێک دروست بکە تەنانەت لە هەرێمی کوردستانیش خۆتان بینیتان. ئەمە ئەسبابی زۆرە یەکێک لە سەبەبەکانی ئەوەیە کە من بۆ خۆم پێم وایە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991 ئەگەر حەکیمانە ئیدارە و حکومڕانی لە هەرێمی کوردستان بکرابووە و بنەماکانی دەوڵەتداری و عەقڵەتی دەوڵەتداری ئیداری هەرێمی کوردستان بدرابووە پێم وایە دەبووە سەرچاوەی دروستبوونی دەوڵەتی کوردستان لانی کەم لە هەرێمی کوردستان. بەڵام لە ڕاستیدا هیچ عەقڵەتێکی دەوڵەتداری بوونی نەبووە و بە ئێستاشی لەگەڵ بێ و ڕوانگە حزبێکە زاڵ بوو ئەمە نەبووە سەرچاوەی وزە و ئیلهام بۆ پارچەکانی تر بەڵکو بوو بە سەرچاوەی دەرزوەرگرتن بۆ ئەوەی لێرە ڕوویداوە لەوێ تکرار نەبێتەوە. لەسەر باشووری کوردستان دەکەین دواتر ئەلبەت ینی ئەو پرسیارێکی لای من دروست کرد زۆر کەس دەڵێنەوەی کە لە هەرێمی کوردستانە هەبوو دەوڵەتێک بوو بەڵام دەوڵەتێکی ڕانەگەێنراوە. ئێمە چیمان لە دەوڵەتێک کەمتر بوو هەتا هاتنی داعش و با بڵێن مەسەلەی ڕیفراندۆم و دواترەوەی کە زۆرشمان لێ سەندرایەوە یانیەوەی کە دەوڵەتێکی بوو ئێمەش هەمان. ئەزانین چی من ئەگەر ڕوسەتم بدەیت ینی ئەو ڕەخنەیەم زۆر زارگرتووە کە سەرکردایەتی کورد لە هەرێمی کوردستان تێڕوانینێکی استراتیژی نەبووە بۆ ئەوەی چۆن بتوانێت ئەم هەرێمە بکاتە پێگەیەکی بەهێز بۆ هەرێم دروست بکا و فعلەن ماوەیەشی باش وە دەخوێنرایەوە کە پێیان دەگوت عێراقەکەی تر لە ڕووی ئازادی لە ڕووی گەشە پێدان و پرۆژە و ژیاننان و ئابووری و بازرگانی لە هەموو ڕێکەوە لە پێشی پێشەوە بوو وەکو نمونەیەک سیر دەکرا بەڵام بەداخەوە بۆ عەقڵەتەی کە لە هەموو ڕێکەوە پەشەلی هێنا وایان کرد کە هەرێم پاشە کشە بکات و نەبێتە ئەوەی کە جێی سەرنجی دەوڵەتانی دنیا بۆ ئەوەی پشتی پێ ببەستن پشتیوانی بکەن بۆ ئەوی بێت بە دەوڵەت. ینی کورد کۆمەڵێک فاکتەر هەیە کە وای دەکرد ئەگەر قیادەیەکی حەکیمی هەبوایە کە کۆمەڵێک فاکتەری هەیە لە ناوچەکە دەیتوانی ببێتە ئەو جێسەرنجی دەوڵەتانی خۆرئاوا بۆ ئەوەی پشتیوانی بکەم بێ بە دەوڵەت. یەکێکیانەوەیە کە لە ناوچەیەکدایە کوردستان و بەتایبەتیش هەرێمی کوردستان کە دەورە دراوە بۆ دەوڵەتانی هێزە ئیسلامیەکان حکمی دەکەن. لە هەرێمی کوردستان هێزی ئیسلامی حکم ناکات. عەقڵەتێکی نائیسلامی با بڵێن حکمڕانیەکی نائیسلامی حکمی دەکات. لە ناوچەیەکدایە کۆمەڵێک توندڕەوی نەتەوەیی با بڵێن بوونیان هەیە لە ناوچەکە بەڵام ئەو توندڕەوێ نەتەوەیە لە ناو هەرێمی کوردستاندا هەیە. لە ناوچەیەکدایە هاوپەیمانەکانی ئەمریکا خۆرئاوا زیاتر لە ئاستی قیادات ئەوان هاوپەیمانی دەوڵەتانی خۆرئاون بەڵام کورد لە ئاستی قیادات و لە ئاستی خەڵکیش هاوسۆزێکی لەگەڵ خۆرئاوا هەیە و حەزەکا تێکەڵ بێ و بوونی پێگەی ئەوان لە ڕووی سەربازی ئەمنی سیاسی دیبلۆماسی لێرە هەبێ. هەموو ئەوانە فاکتەری گرنگ بوو نەگەر کورد و قیاداتی کورد ئیشان لەسەر بکرد بە بۆ ئەوەی بتوانرێت ئەم هەرێمە گەشە پێ بدرێت لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی احترامگرتنی دامەزراوەکان دژایەتیکردنی گەندەڵی دابینکردنی دادگەری و ماف و هەموو ئەو شتانەی کە ئێمە دەزانین کە پێویستن بۆ ئەوەی دەڵیان یەخستنی هێزی پێشمەرگە کە بە تا ئێستاشی لەگەڵ بێ بەداخەوە نەکراوە ئەمانە ئەو پەیامەیان گەیان کە بە خۆرئاوا و بە دەوڵەتانی ناوچەکە خۆرئاوا کە تێبگەن کە کورد ناتوانێت حکمڕانی خۆی بکە و ناتوانێت عەقڵەتێکی دەوڵەتداری هەبێ بۆ ئەوەی لە ناوچەکە پشتی پێ بەسترێ و بە نارەکانی شانگەیان کە بێگومان کورد ئەو هێزە نییە ئێمە ساڵانی ڕابردوو لێ دەترسان کە ئەگەر پێگەیەکی هەبێ هەڕەشە زیاتر دەکاتە سەر وڵاتەکانی ئێمە. ئەمە بەتایبەتیش دوای ڕیفراندۆم کە ڕیفراندۆم کارێکی زۆر نابەجێ بوو وەکو پرەنسیب کارێکی زۆر ڕەوا بوو بۆ کورد کە مافی چارێ خۆنووسینی خۆی بڕیاری لێ بدا بەڵام لە کاتێکی خراپ و بە تێڕوانین و مێنتاڵێتێکی زۆر نادووربینانە کاری مامەڵی لەگەڵ کرا و لە تەوقیتەکەدا زۆر خراپ بوو کەوا لێ کەوتەوە کە ئەو کارتی دروستبوونی دەوڵەت ڕیفراندۆم سووتاندی لە ڕاستیدا.
جگەلەوە کارتی سربەخۆبوونی ئابووریش ئەوەی کە ناوێن لێنە ئابووری سربەخۆ ئەویش ئەو کارتەشان سووتاند لەبەرەوە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووریش هیچ مقاوماتێکی بەهێزبوون بۆ هەرێمی کوردستان و بۆ کورد لەم ناوچەیە نەما بەڵام ئێستاکە هەندێک گۆڕانکاری لە چوارچێوەی گۆڕانکاری ناوچەکەدەیە هەندێک کرانەوە هەیە بە تایبەتیش لە ڕۆژاوە لە ڕاستیدا من لێرەوە دەڵێم جێی دەستخۆشیە و جێ ئەوەیە کە پشتیوانیان بکەین هاوڕێکانمان هاونەتەوەکانمان لە ڕۆژئاوە کە لە هەم لە ئیدارەدان نمونەیەکی جوانیان پێشکەش کردووە هەم لە بەرگریکردن و شەڕ و بەرەنگاربوونەوەی ئەو هەموو هێرشەی کە دەکرێتە سەریان لەلایەن تورکیا و بە مرتەزەقەکانی تورکیاوە لە ڕاستیدا ئەو بۆ ئەمریکاش و بۆ خۆر ئاواش لە ڕاستیدا زۆر سەرنجی ڕاکێشاون کە بۆ هێتا ئێستاشی لەگەڵ بێ ئەوان هاوکاریانن پشتیوانیانن و تەعاتفیان لەگەڵیان هەیە ئەمە خەریکە لە ڕۆژئاوا لە ڕاستیدا ئەگەر بتوانرێ باش مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێ و پشتیوانی خۆر ئاوا بەردەوام بێ من پێم وایە لەوێ دەتوانرێت مرز نییە یعنی هەرێمێکی فیدرالی دروست بکرێ یعنی ئێمە هەرێمی فیدرالیمان دروست کرد شکستمان هێناوە لە ئیدارەدانی مرز نییە یعنی ئەگەر ئیدارەیەکی ذاتی لێوێندرێت دروست بکرێ بەو شێوەیە کە کراوە بتوانن نمونەیەکی جوان تەقدیم بکەن خزمەتی خەڵکەکە بکەن پێم وایە ئەمە دەبێتە سەرچاوی ئەوەی کە زیاتر پشتیوانی بۆ کورد دابین ئێستا وا دەردەکەوێت هێزەکانی سووریا دیموکرات ڕێک ئەو داوای دەکەن دەڵێن ئێمە حکومێکی زیاتیمان دەوێت لە چوارچێوەی دەوڵەتی سووریادا بەڵام هەندێک ڕخنیان لێ دەگرن دەڵێن ئەو هەموو قوربانی و خوێن و خەباتی کە لەوێ دراوە ئایا بۆ حکومی زیاتیە هەندێک هەر لەم بەرنمەیە بەڕێزێک ئاماژەی بەوە کرد وتی حکومی زیاتی مۆدلی نەماوە مۆدلی بەسەر چووە ئەبێوەنداوای کۆنفیدرالی بکەن بۆ لانی کەم فیدرالیان پێ بدەن ئەمە یعنی دۆخێکیان بۆ دروست ناکە لە ئێستەوە دژایەتی بکرێن وانی هەندێک دەوڵەت وەکو مەترسی بیان بینێ لە سیاستدا گرنگ نییە تۆ حەقی چیت هەیە ینی چی ڕاوا بە خۆت دەبینی گرنگەوەی بزانی دۆخەکە باش بخوێنیتەوە چی قابلی ئەوەیە قابلی ئیمکانە قابلی ممکنە کە جێبەجێ ببێ و بتوانی ینی بەرکەوتت لەگەڵی هەبێ و تەفاعلی لەگەڵ بکەیت من بۆ خۆم پێم وایە ئەوەی تا ئێستا لە لێدوانەکانی و سیاسەتەکانی قیاداتی خۆر ئاوا کوردانی خۆر ئاوا دەیخوێنمەوە من پێم وایە عاقلانە و حەشیمانە تەعامل دەکەن و دەزانن دۆخەکە چۆنە و پێویستە چۆن لە سووریا پێگەی خۆیان جێگەی خۆیان بدۆزنەوە لە ڕاستیدا ئەگەر لە دەوڵەتێکدا کورد مافی خوێندن مافی جل لەبەرکردن مافی قسەکردن مافی با بڵێن میدیای تایبەتی خۆی هەبێ پەروەردەی خۆی هەبێ هەموو ئەو شتانێک کە پەیوەندی بە خۆی هەبێ بتوانێت خۆی حکمڕانی ناوچەکانی خۆی بکە ناوی هەرچی لێ بدەی فیدرالیە حکومی زاتیە ئیدارەی زاتیە من پێم وایە ئەوە گرنگ نییە گرنگەوەی تۆ لەم لە چوارچێوەی ئەم دەوڵەتە مافت پارێزراو بێ کەرامەتت پارێزراو بێ ژیان و گوزەرانت دابین کرابێ یعنی پێداویستەکانی لانی کەمی خۆشگوزەرانیت بۆ دابین کرابێ من چی لە فیدرالیەکی وەکو هەرێمی کوردستان بکەم کە کەرامەتت پارێزراو نییە ئازادیت پارێزراو نییە موچەت نییە یعنی لە هەموو ڕێکەوە لە ڕووی گەشە پێدان و پێشکەوتن و ئەوانەوە هیچ شتێکت نییە تەنها ناوێکە و چوارچێوەیە کە ناوی لێنراوە هەرێمێکی فیدرال بەڵام گرنگەوەیە کە ڕژبینی نییە کاکەوە نەخێر ئەمە هەر خوێندنەوەیەکی وردی واقعیانەی خۆمانە خۆ هەموو هەستی پێ دەکەین یعنی ئێستا کە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر پێی بڵێ بە حکوومەتی هەرێم نەمێنێ فیدرالی نەبێ بەڵام تۆ هاوڵاتێکی عێراقیبی هەموو مافەکانت دابین کرابێ کەرامەتت پارێزراو بێ ئازادیت پارێزراو بێ پێم وایە ئەوە قوبوڵ دەکەنەک ئەوەی کە ئێستا کە لەسەر دەستی حەزبە کوردستانیەکان ئیهانە دەکرێت موچەی پێنادرێ گەندەڵی زۆر دەکرێت یعنی هەم لە هەموو ڕێکەوە کە هەز بکە ئیهانەکردن دەکە ڕۆژانە با من پرسیاریەوە بکەم هاوڵاتیانی عێراق خۆیان زۆر خۆش دەژین تا خەڵکی هەرێم من نمونونەکەم بۆ نەهێنایەوە کە بۆ عێراقی ئێستایان بەو شێوە من باز لەوە دەکەم کە کورد ئەگەر لە دەوڵەتێک بوون منەوەی قسەمان لەسەر سووریا بوو لە دەوڵەتێک کە ئەویشان لە ڕاستیدا لە ئێستاوە جێگومانەکە بتوانرێ ئێمە ئومێدمان بۆ بێ ئەو دەوڵەتی لەلایەن هەیە تەحریری شامەوە کە باڵێن ئێستا دەسەڵاتدارن بتوانن بەڕێوە بن ئەو هەموو ماف و با بڵێن داواکارانەی کورد جێبەجێ بکەن بەڵام پێویستە کوردیش یعنی بە حەزەرەوە تەعامل لەگەڵ دۆخەکە بکە و ئەو هێزەی کە هەیەی و بەفعلی خۆر ئاواش دیارە پشتیوانیانن ئەو هێزێک کە هەیەی تەسلیمی نەکات
پێویستە ئەمە چونکە تۆ تا چەند هێزت هەیە لەسەر مێزی مفاوەزات دەتوانانی ئەوەندا داواکاریەکانی خۆت ببیتە پێشەوە بە حەزەرەوە تەعامل بکەن چونکە ئەمڕۆ بەم شێوەیە تەعامل دەکات ئەحمەد شەرع ئەوانە مەرج نییە تا 2 ساڵی تر و 5 ساڵی تر بەم شێوە بمێنێتەوە هەتا ئەو مافانە لە دەستور جێبەجێ دەکەن. نەرمی ئێستا وا دەردەکەوێت دەوێت حکومەت ئەوە پێی گۆڕان گۆڕێت بە پێی گۆڕانکارەکان من بۆ خۆم پێم وایە زەحمەتە ینی ئەوەی کە ئەو هەیئەتەی ئێستا کە سەرپەرشتی حکومڕانی سووریا دەکە بەو شێوەیە بتوانن وەکو خۆیان بمێننەوە چونکە عقڵەتی ئەوان هەیەنەوە ئەو مێژوەی ئەوان هەیەە ئەومان پێ دەڵێ کە دەبێت لە داهاتوودا بە دوور نازانرێ ببن بەسەر چاوی مەترسی بۆ پێکاتەکانی تر لانی کەم بۆ تەواوی سووریا بەڵام بێگومان ئەوەی کە لەوێ هەیە تەنها خۆیان نین ئەوان نوێنەرایەتی دەوڵەتی تر دەکەن و دەیانەوێ ئەو پێگەی بە سەراحەت مەوزوعی تورکیا لە پشت ئەو گۆڕانکارێنەوە بوو بە دەرەجەی یەک و ئەوانیش دەیانەوێت بە بەرژەوەندەکانی تورکیا بپارێزن بۆیە ئەوەی کە جێی مەترسی ئەوەیە کە کورد لە خۆرئاوا کە دڵی پێکردووە دیارە تورکیا هەندەی مەبەستی لە ناوبردننی ئەو بابلین یەپەگە و ئەو دۆخیل کە لە خۆرئاوا هەیە هێندەی مەبەستی ئەوە بۆ هەندە مەبەستیەوە نەبووە کە گۆڕانکارێکە بۆ شێوە لە سووریا بێت بەڵام ئەمەی گۆڕانکارەکانی لە سووریا کە ڕوویدا ئەمەی بۆ ڕێگە خۆشکەر بۆ ئەوەی بتوانێت ئەوە بکە ئێستا ئەوەی کە ڕێگرە دوو فاکتەرە یەکێکیان ئەوەیە کە بەهێزی خۆرئاوا و شەڕبارانی خۆرئاوایە کە بەرەنگاریان دەبنەوە کە جێی دەستخۆشیە لە هەمان کاتیشدا سیاسەتی ئەمریکا وڵاتانی خۆرئاوایە کە ڕێگە نادەن ئەم دۆخە لە خۆرئاوای کوردستان گۆڕانکاری دەبێ و تورکیا دەستی بەسەردا بگرێت. کاکا پێشتر ئاماژەت بۆ کردوتت کورد لە خەباتی چەکداری خازانجی نەکردووە و ئێمە پێویستمان بۆی خەباتی سیاسی و مەدەنی بکەین بۆی کە دەستکەوتەکانمان بەدەست بێنین ینی پێ دوای لەم خۆناغەداوە داوایەکی ڕەوایە کە داوا لە پەکەکە دەکرێت چەکدا بنێ ئەوەی ئەردوگان باڕەشەوە لە ڕۆژاوای کوردستانیش دەڵێ یان چەکەکان دادەنێن یان بە چەکەکانەوە دەیان نێژین پێ دوایە کورد ئەگەر چەکدا بنێ مافەکانی پێ بدرێ نابێت من لەگەڵەوە نیم چەکدا بنێ بەبێ مەرج و ئاوە لەسەر داوایەکی سەرپێی ئەردوگان دەبێت بەڕاستی چەک هەمیشە بەدەستەوە بێ بۆ دیفاعکردن لە خۆت ینی ئەوە هەبێ بەڵام کە دەرگای ئاشتی دەرفەتی ئاشتی دەکرێتەوە پێم وایە ئەمە باشترە کورد هەنگایی بۆ بنێ و بتوانێ کە سوود لە دەرفەتەکان ببینێ بە تایبەتیش گۆڕانکاری ئێستا کە لە ناوچەکە لە ئارادایە من پێم وایە گۆڕانکاری ئەگەر بێت و ئاشتیانە چارەسەرکردنی کورد بێتە پێشەوە لە تورکیا کە وا پێدەچێ من بۆ خۆم بە تەسەووری خۆم سەرنجام عەبدوڵڵا ئۆجەلان دواتر ئەو پەیامە ڕادەگەیەنێ و داوای با بڵێن چەکدانانی پەکەکە دەکات لە ئەنجامی ئەو مفاوەزاتایی کە ئێستا کە لە ئارادایە پێ دوایەوە ڕوودەدا پێم وایە ڕوودەدات بەڵێ یعنی بەکو گوتم لەم ساڵی داهاتوو لەم 2 ساڵە گۆڕانکاری گەورە دەی پێشەوە هەم لە تورکیا هەم لە ناوچەکە هەم لە سووریا و کورد ئەگەر لە خۆرئاوا چارەسەرێک و دۆخێکی تایبەتی بۆ دروست ببێەوە لە باکووریش با بڵێن لە تورکیا پێم وایە ئەمە باشتر دەبێت کە با بڵێن کورد لە هەریەکە لە چوارچێوەی ئەو دەوڵەتانی تێدا دەژین ناڵێم تەواوی مافەکانی خۆیان بەدەستێنن بەڵام دانی کەمی مافەکانیان بەدەست بێنن بتوانن ئیتر بە ئاشتیانە لەگەڵ ئەو نەتەوانی تر بژین بەڵام ئەوەی کە جێی داخە ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەگەر ئەمڕۆ لەگەڵ ئەم گۆڕانکارێنە هەرێمی کوردستان بیتوانی بە پێگەیەکی بەهێز دروست بکات کە لە ساڵی 1990ەوە تا ئێستا 34 ساڵە لە بەردەستی کورد خۆیەتی پێم وایە ئەمڕۆ بە فعلی کاتێکی گونجاو دەبوو کە کورد لە گەشانەوەیکی زۆر بووە ئەستێرەی کورد دەگەشایەوە لە ناوچەکە بەڵام بەداخەوە کە کورد وای لێ هاتووە لە هەرێمی کوردستان ئەو ئامادەجێی نەبێ و نەتوانێت کاریگەریێکی زۆر بەعکسەوە کاریگەری سلبی لێ چاوەڕوان دەکرێنی ئەوەی کە جێی داخە ئێستاکە ئەو ڕەنگە حیزبەی زاڵە دەستێکەڵکردن لەگەڵ تورکیا لەگەڵ ئەم وڵات و ئەو وڵات تەنانەت بۆ دژایەتیکردنی کوردی پارچەکانی تر هەندێ ئەوەی کە باسم کرد کە هەندێ لە حیزبە کوردستانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا دەستێکەڵ دەکەن بۆ ئەوەی دژایەتی پەکەکە بکەن لەگەڵ تورکیا دەستێکەڵ دەکەن بۆ ئەوەی دژایەتی یەپەگە و ئەوەی با بڵێن خۆسەری خۆرئاوا بکەن کە ئەمە لە ڕاستیدا
ئەو پەڕیژەی شەرمەزاریە کورد لە کاتێکدا ئەم دۆخە تازانەی بۆ دێتە پێشەوە کە بتوانێت لانی کەمی مافەکانی بەدەستبێنێ کورد خۆی دەبێتە سەرچاوی هەڕەشە بۆ سەرخۆی. باشە کاکەوە ینی ڕژبینانە لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان قسە دەکەی ینی من نازانم واقعبینیە یان بە ڕژبینی نایبەرم هەڵبەتە بەڵام ئەمە پەیوەندی بەچیەوە ئایا ئەوان دۆخەکەوان نابینن سەرکردەکانی کورد لە باشووری کوردستان ینی هەست بۆ گۆڕانکاری گەورانە ناکەن هەست بۆ مەترسیانەش ناکەن کە لە بەردەماندایە گەر ئاقلانە مامەڵی لەگەڵدا نەکرێت نەخێر ئەگەر هەستیان پێ بکرد بە بەو شێوە مامەڵیان نەدەکرد لە ڕاستیدا ینی خۆت دەبینیت ینی لە ساڵانی ڕابردوودا هەرچی هەڵبژاردنە لە کاتی خۆیدا نەکراوە ئەوە تە فەرمو ئێستا کە هەڵبژاردن کرا دوای ئەو هەموو باڵێن دواخستن و ئەوانە ئێستا کە هەڵبژاردن کراوە حکوومەت تەسەور ناکرێت تا چەند مانجی تریش پێک بهێنرێت لە هەر هەرێمێک یان وڵاتێکی تر بووە لەگەڵ ئەو گۆڕانکاری گەورانەی ناوچەکە هاتوتە پێشەوە دەبواە بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێ تەنازل لە دەستکەوتە حزبەکان لە داواکاری حزبەکان بکرێ و بە ڕوانگەیەکی نیشتیمانی مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێ بە پەلە پەرلەمان دەوری خۆی ببینێ دەست بەکار بێ و حکوومەت تەشکیل بکرێ و بتوانین ئینجا سیاسەتێکی نیشتیمانی دابڕێژین چۆن مامەڵە لەگەڵ خۆر ئاوا سووریا بکەین ئەو گۆڕانکاری لە سووریا هەیە مامەڵە لەگەڵ عێراق مامەڵە لەگەڵ تورکیا لەگەڵ ئەمریکا لەگەڵ وڵاتانی تر ئێران تەنانەت لەگەڵ عێراقیش ینی تۆ لە ناو یەک دەوڵەت دای با بڵێن لەگەڵ عێراق تا ئێستا کێشەکان چارەسەر نەکراون ینی کێشەی موچە ینی یەکێکە لەو شتانەی کە جێ پێکەنینە ئینسان دوای هەموو ساڵە نەتوانرێت کێشەی موچە چارەسەر بکەیت و ژیانی خەڵک چاک بکەیت ئەمەش نەکراوە اینجا وەکو باسم کرد هیچ ینی تێڕوانینێکی نیشتیمانی بۆ دۆخەکە نییە لەبەرەوە ئەگەر ئەوان درچیان بۆ گۆڕانکاریەوە گەورەی گۆڕانکاریەکان بکرد باە و ئەهمیەتی ئەوەی کە تۆ پێویستە ئامادەکاری و ئامادەکاریت هەبێ بۆ ئەوی بیتە یاریکەر یاری پێکراو نەبی پێم وایە ئەمڕۆ دەبواە بە شێوەیەکی تر مامەڵە بکەن و بە سووی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بهێنرابایە و ڕۆڵی خۆی ببینێ لەم دۆخە. باشە کاکەوە گەر بینە سەر واقعەکانی ئەو سەرکردانەیەمە کە تۆ دەڵێمانیان نەکردوان هەموو بنەمایانیان تایە کە لە سەرکردەیەکە هەبێت تا ڕادەیەک وەکو زۆر زار دەوترێ ینی وەکو عقل زۆر بەعقل من خۆیان دەبینن و خۆیان دەبینن بەڵام وەکو بڕوانامە ینی بڕوانامەی بەرزی وڵاتانی هەرو پرسیاری لە جەنابەت کرا سیاست بەعقڵیان بە شەهادەیە یان یەگەرێسم لە تۆ پرسمەوان هەردوو بنەماکەیان تێدا وەڵایی بەداخەوە دەڵێم یعنی ئەوە ڕەنگە خۆیان وایە وا ببینن بەڵام ئەوە ئەوەی لەسەر ئەرزی واقع عادە دەیسەلمێنێکە ئەوان ئەسڵەن عقلەتی حکومڕانیان عقلەتێکی زۆر تەسک بینانە نزیک بینانە و هیچ دەوڵەتداری عقلەتێکی دەوڵەتداری نییە وەرە پێم بڵێ لە ڕووی سیاسیەوە چیان کردووە تا ئێستا کە لە ڕاستیدا دەستکەوتی گەورەکەشیان وەرنەگردووە نە بڕوانامە و لە تەجروبەی سیاسی خۆیان و نە باوچیان و نە بنەماڵەکانیان و ئەرمێژووی کورد و بەڕاستی ئەوەی کە هەیە ئێستا وەکو باسمان کرد ینی لە ڕووی سیاسیەوە شکستیان هێناوە نانتوانیوە تا ئێستاکە ینی لەگەڵ بەغدا چارەسەری شێشەکان بکەن پێگەیەکی بەهێز بۆ هەرێم دروستکان ئەوەی هەشی بوو کە بەشێکی بە واستەی شەڕی داعشەوە بەدەستێنرا لە ڕێگەی ڕیفراندۆمەوە هەمویان بەبادا ئەوەی تریان لە تعاملکردن لەگە دەوڵەتانی ئەقلیمی تعاملێکی حزبیانەیە ئینجا ئەمیان با بڵێن پیاوی ئەو دەوڵەتەوە ئەمیان پیاوی ئەو دەوڵەتە و دەستی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت ڕادەچێشن لە ڕووی ئابوووریەوە فەرمو پێم بڵێت ئەو دۆخەکە خۆر بەرچاومانە من پرسیارە بکەم ینی ڕەنگێک ئێستا بینەرێک بڵێ کاکەوە بۆ ئەوها ڕژمین قسە دەکا ینی خۆ هەر ئەم سەرکردانە هەرێمێکیان دروست کردووە لانی کەم لە چوارچێوەی هەندێک دەوڵەتدا کە ژایەتیمان دەکەن وڵاتانی دراوسێت ژایەتیمان دەکەن ڕەنگە چیان بازبوونەکانڵەیە تورکیا خۆ زۆر نمونەی تورکیا دێنایە بەڵام لەناو ئەم ئاگرەدا هەرێمێک دروست کراوە حکوومەتی هەرێمانکۆ من لە تەحەدا دەکەم ئەم هەرێمێک دروست کراوە ئەم هەرێمە بەڵێ تێ دەگەم من خۆشم میدیاکارم دەزانم ئەوەی ئەو هەرێمەی دروست کردووە لە ڕاستیدا ئەو قیادەیە نەبووە ئەوەی هەرێمەی دروست کرد داگیرکردنی کوێت دواتریش ئەو با بڵێن کۆڕەوەی کە کرا بێگومان ڕاپەڕینی خەڵک وە کۆڕە دواتر کرا کە ناوچەی دژەفڕین دروستکرا ئەم هەرێمە باشە فەرموکردەکانمان باشە فەرموو بە جیاوازی بەسیترین شت یەخستنی هێزی پێشمەرگا هێزی پێشمەرگا کە مێژوەکەی جێڕێز و تەقدیری هەموو لایەکمانە شەهیدەکانی زیندانیەکانی نازانم هەم بریندارەکانی کەمەندامەکانی
باشە تا ئێستاشی لەگەڵ بێ هەمیشە باس جێمان لەوە دەبێ هێزی پێشمەرگەی پارتی یەکێتی هێزی هەفتا هێزی هەشتا ئاسایشی پارتی ئاسایش یەکێتی یعنی ئەمە بەسیتتر ینی با بڵێن زەقترین بەڵگەیە کە ئەوانە عقلەتێکی دەوڵەتداریان نەبووە بۆ ئەوەی بتوانن چونکە تۆ ئەگەر بتەوێ بنەمای دەوڵەت دروستکەی پێش هەموو شتێک گرنگە ئابوورێکی بە هێزت هەبێ هێزێکت هەبێ هێزێکی چەکدار بتوانێت هێزێکی چەکداری نیشتیمانی و دامەزراوەی کە بتوانێت بەرگری لە نیشتیمانەکەت بکە بەڵام ئەوان ئەوەندەی ئەو هێزە بەکاردێنێن بۆ سەرکردنی خەڵک و خۆپیشتاندەران و دژەکانی خۆیان ئەم حزب دژی ئەو حزب دژی ئەم حزب هێندە بەکاری نانن بۆ بەرەنگاربوونەوەی دەوڵەتانی دژمن و دراوسێ ئەوانە بەعکسەوە دەستی دەوڵەتانی دراوسێ ڕادەشێشن بۆی بێن لێرە پێگە و هینی هێز لە کوردستان دابمەزرێن ئەمە لە ڕاستیدا باشترین بەڵگەیە کە ئەوان ئەو عقلەتیان نەبووە کە ئیش بۆ ئەو بکەن کە کورد بەهێز ببێ کورد ببێتە دەوڵەت کورد دەوری کاریگەری ناوچەکە هەبێت. زۆر بەڕێز کاکە محەممەد چاودێری سیاسی سیاستمەدار سپاس دەکەم سپاس بە خۆش بێ سپاس لە خێراتی سەرچاو